یەکێتی لە دوای بەستنی کۆنگرەی چوارەم و هەڵبژاردننی سەرکردایەتی نوێ و ڕێخستنەوەی ئۆرگان و دامەزراوەکانی بە هەمان گیانی خەمخۆری و پەرۆشی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و بۆ دەرباز بوون لەو قەیرانە جۆرا و جۆرە سیاسی و ئابوووریانەی کە یەخەی کوردستان و خەڵکەکەی گرتۆتەوە لە گشت ناوچەکاندا بەبێ جیاوازی درێخی ناکات و گشت هەوڵە سیاسی و دیبلۆماسیەکانی خستۆتە گەڕ. تیمی یەکێتی نیشتمانی کوردستان لەناو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدوادات چوون بۆ بژێوی ژانی خەڵک کە بووە بە گروپێکی دانوسانکار لەگەڵ حکوومەتی ناوەندا بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژانی خەڵک و قوتی خەڵک دابینکە. بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە لە بەرنامەی تازەیدا خۆی بەدابڕاو نازانێت لە کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە چین و توێژەکانی بۆیە ئەمە ئەرکە بۆیە لەگەڵ ئەم ئەرکەشدا پێمان وایە خاوەنی یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی ئەم فەلسەفە و بیرکردنەوەیە کە تاکو و دیموکراسیەت و دادپەروەری لەم وڵاتەدا گەشە نەکات واتە خەڵک ئاسوودە نابێ. یەکێتی نیشتمانی کوردستان دەبێ ئەو زەرورەتی خۆی لەم قۆناغا بە تایبەتی لە دوای کۆنگرەی چوار جارێکی کە دووپات بکاتەوە و هەوڵ بدا ئەم ئاڵوگۆڕانەی لە پێشەوەن وەری چرخێنێ بە قازانجی میلەتەکەمان. یەکێتی نیشتمانی کوردستان توانیوێتی لە هەموو قۆناغەکان ڕۆڵی کاریگەر یاری بکە و دڵنیاشم لە دوای کۆنگرەی چوار یەکێتی نیشتمانی کوردستان بە سیاسەتیەوە دیارە بە بەرنامەیەوە دیارە و پرۆژەی خۆی هەیە بۆ ئەم قۆناغە نوێیە و دەتوانێت لەم بوارەدا لەم قۆناغەشدا بە هەمان شێوە وەکو ڕابردوو ڕۆڵی کاریگەری خۆی بنوێنێ. وەک چۆن لە سەرەتاوە یەکێتی فریادڕەسی گشت قۆناغەکان بووە بۆ ئێستا و ئایندەش ئەوە یەکێتیە دەیەوێت هەمووان شان بدەنە بەر ئەم قۆناغە و کارێک بکرێت کە ئاسەواری نەهامەتیەکان بسڕدرێتەوە و ئەوەی باشە بۆ کوردستان و خەڵکەکەی ئەوە بکرێت. و هەڵبژاردننی سەرکردایەتی نوێ و مەکتەبی سیاسی نوێ بەڕێبەرایەتی هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان درێژە پێدەری سیاسەتی عەچمانەی جەنابی مامزەلال دەبن لە پێناو تێپەڕانی ئەم بارودۆخە سەخت و دژوارەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستان پەیدا گوزەر دەکات و دڵنیام دوای کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان بەڕێبەرایەتی هاوسەرۆکان بە فۆرمێکی نوێ لە درێژە بەکاری ڕێکخراوەیی و جەماوەری خۆی دەدات. جەنابی مامزەلال وتەیەکیە بۆ هەمجارە دەیفەرموو بە خەباتی جەماوەری لە ناو جەماوەر لە پێناو جەماوەر بۆ جەماوەر تێدەکۆشین بۆ خزمەتی جەماوەر. ئەمە دەبێت بە منهەجی کارکردنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی نوێی یەکێتی نیشتمانی کوردستان. یەکێتی نیشتمانی کوردستان بە مانای نوێبوونەوە، بە مانای گەشانەوە، بە مانای خزمەت گوزاری و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. یەکێتی نیشتمانی کوردستان بە مانای ئەرکە قورسەکان هەموو ئەو ئەرکانەی لە مێژوودا هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە خەڵکیکە و بە کەسیکە و بەلایەنیکە و بە حیزبیکە و بە ڕێکخراوی کە نەکراوە یەکێتی نیشتمانی کوردستان شانی داوەتە بەرێ. شانبەشانی خەباتی سیاسی و نهێنی و خەباتی چەکداری یەکێتی لە سەرەتای دامەزراندنیەوە تەنها پشت و پەنای کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە، چ لە داڵدەدان و شاردنەوەی ڕێخستنەکان و گوننشینەکانیش نام پێدەر و دابینکەر و زۆرجار ڕێنیشاندەری پێشمەرگە بوونە. واتە چۆن ڕەوانشاد مامزەلال چەندین جار دووپاتی دەکردەوە یەکێتی و جەماوەر وەک ماسی و دەریاوەهان و تەواوکەری یەکن و بەبێ یەک ناژین. ئامان جومعە گەلی کوردستان کۆیە.